بەهانیتان باش ژیانتان باش دوێنێ ڕابردوو بوو هیچ وجودێکی نەماوە ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە یاخود دەتوانین بڵین ئەمڕۆ دیارەکە بۆ ئێمە وسبێنێش هێشتا نەهاتووە یا بڵین ڕۆژێکی دیکەیە ئەتوانین ئەمڕۆکو دیارەک وەرگین ژیانێکی باشتر خۆشتری لەسەر بنیاد بنین ئەوەی دوێنێ ڕۆژ لە بیریکەین تێپەڕان بۆیە توانین ئەمڕۆ بە خۆشتر بە باشتر هەموو بیرکردنەوەکانمان بگۆڕین و بە ئەرێنیانە بیر بکەینەوە تا ڕۆژێکی باش دەست پێ بکەین ژیانێکی خۆشتر بنیاد بنین سڵاوتان لێبێ لە پرۆگرامی کوردستان 24 یاخود بڵێن بەیانی 24 ببورن پرۆگرامەکەمان ئەمڕۆ بابەتی گرنگی تێدایە بابەتەکانن کە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی ئێمە سەرەتاش پێتان بڵێم بابەتی یەکەم کە گرنگە و دەست پێ دەکەین هەوڵدانە بۆ بە کللتورکردنی خوێندنەوە لە نێو قوتابیان کە کۆمەڵێک گەنجی خۆبەخشی ئاکرێ لە قوتابخانەکان کتێبخانە دەکەنەوە دەیانەوێت گرنگی بە خوێندن بدەن لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما پەتایوەرزی زیاتر تەشەنەی کردووە ئەم بابەتە دەکەینەتە وەرەی گرنگی بەرنامەی ئەمڕۆمان و لەگەڵ پزیشکێکی پسپۆر باز لە نیشانەکان و خۆپارێزی لە پەتای وەرزی دەکەین لە سەردەمی کۆرۆنا تا دێت زیاتر کاری دەستی لە نێو گەنجانی کورد گرنگی پێدەدرێت لە تەوەری دووەمی پرۆگرامی ئەمڕۆماندا باز لە پیشەسازیکردنی یاخود بە پیشەسازیکردنی کارە دەستیەکان و پاراستنیان دەکەین بەیانی 24 چیرۆکی سەرکەوتنی هاوڵاتیەکی کوردی تاراوگا بۆ ئێوە دەگەڕێتەوە کە لە پێشمەرگایەتیەوە ئێستا بووەتە خاوەن کارێکی سەرکەوتووی فەڕەنسا ئەم بابەتانە و کۆمەڵێ بابەتی دیکەی هەمەڕەنگ و تەکنەلۆژی و هونەری و ئەدەبی هەمومان داناوە لە هەکبەی بەیانی 24دا و پێشکەشتانیەکەی سەرتاش با لە بابەتیەوە دەست پێ بکەین کە ژمارەیە گەنجی خۆبەخش لە ئاکرێ کە دەرچووی کۆلێژ و پەیمانگە جیاوازەکانن هەریەکان لە کۆلێژێکەوە بوون بەڵام کۆبوونەتەوە بەیەکەوە ماوەیەکە گروپێکیان ڕاگەیاندووە لە ناو قوتابخانەکانی ئامادەی ئاکریا ئەگەڕێن و کتێبخانە ئاکەنەوە چەندین کتێبی بەسوود بۆ مامۆستایان و قوتابیان دانێن بێگومان ئەم گەنجانە ئامانجی گەوران ئەوەیە کە خوێندنەوە بکەن بە کللتور لە نێو قوتابخانەکان لە ناو قوتابیان و مامۆستایانیشدا چونکە خوێندن هەرەوەنی یەکە کتێبی منهەجەکە یاخود ئەو ئەوانانەی کە هەیە بیخوێنیت و دوجار بۆ ئامانجی دەرچوون بەکاریان بێنین بەڵام خوێندنەوەی دەرەکی ئەمە بۆ خۆی ئامانجی و گەنجانەیە کە هەنوێ بیکەنە کللتور بابەیەکۆ ببینین گروپەکی گەنجولاوین خۆبەخشە لە ئاکرێ ئەو ji دەرچوێن کۆلیژ و پەیمانگەهانن و ئەتناوە قوتابخانەیان دادگەڕین ji بۆ دانانا پەرتووکخانەیان دەمەکێ کێمە وان خۆوەکە گروپی ڕاگەهاندی لێت ناوێدای شایکو هەبوونا خوا بە ئاوایەک هەژی نیشانی پەروەردە ئاکرێ بدەن ئەتناوە قوتابخانەیەن ئامادەییدا ئە پرۆژێ ماوە پێک دێت لە دروستکردنە چەند پەرتوخانێکە لە ستوری پەروەرداکرێت لە قوتابخانەن ئامادەی دەستپێکە مانگە دەمە دەست بە کاربوونیەتان وکە مەشیانە نزیکە پەرتوخانە لە 10 قوتابخانەن ئامادەی لە سنووری پەروەرداکرێت دروست بکەین لە گور ئارمانجاخوا وانات دێتن ئەتناوە قوتابخانەیان دەخاندنا پەرتوکان وەکە کەلتورەکی لێ بکەن و مامۆستا و قوتابیان بکەن دۆستن خاندنا پەرتوکێ مرام ماش دروست کردن وی پروژه اول جو بهنده دکو پتر لایانی خواندن و کتاب لنک قطابی بهز بگید و قطابی ما مستان برف هنده بنگو خواندن و پرتوکی بکنه کلتور دبره دا اتهم بر پروژه وان گنجول لاواندا مامۆستاین وی قوتابخانه دن دیار کرن کش بوانا اوادهت کرن گلکا گرنگه حیا بشین با قطابی و ببن خودی زانیارین گشتی هەبوونە پەرتوکخانەی گەلێک فەرەبوو چونکە ڕۆستی قوتۆبیەت هەین وێگۆڤێ حەسکەن وەکی بێژن پەرتوکە vexwînin دیمۆلە مەسەلەن مۆڵ مەجۆل نەبێتن مەسەلەن بخۆ
المطالعة بكات بلكي درسك وفراغ ده بيتن ده تبارتو خانة وخو كتابة جانزان استيفاخينيت يا آين واخينيت يا هنري واخينيتن پرتوک و بسرچوک هری گرنگه به دست کتنا زانیاریان دهید دیتن بویا وی گروپیت ویتن بدانانا پرتوک خانیان ات قطاب خانان دا قطابی و مامستان سرحلی زانیارین گشتی بکن آری حسین کردستان 24 آکره بێگومان لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵە و ئێستش سەرما دەستی پێ کردووە پەتاوەرزەکان زیاترە بێ و بەشێکی هاوڵاتیانیش نیشانەی پەتای وەرزی لەگەڵ کۆرۆنا تێکەڵەکەن زۆر جار خەمیوانە کۆرۆنا بێ بەڵام پزیشکان ئاماژە بۆ دەکەن نیشانەکانی نەخۆشیەکە هەندێک هاوشێوەن ڕاستە هەندێک نیشانیان هەیە وەکویەکە بەڵام هەردوو پەتاکە جیاوازن نیشانە هاوبەشەکانی بریتین لە ئەوەی کە هەم پەتای وەرزی و هەم کۆڕۆناش کە وەکو یەکە بێگومان کۆکەی هەیە و پلەی گەرمی بەرز و لەرز لەگەڵیا و هەناسەتەنگی شەکەتی و ماندووبوون هەوکردنی گەرو یاخود بڵین ئاوکردنی لود ئازاری ماسوولکە و جەستە سەر ئێشە هەندێک کەس تووشی سکچوریشە بن بەڵام زیاتر منداڵان تووشە بن بەراورد بە کەسانی پێگەیشت و ئەمە نیشانە هاوبەشەکانێتی بەڵام جیاوازیەکان بریتیان لەوەی کە ئەگەر ئەمە ئەنفلۆنزای یاخود ڤایرۆسی کۆرۆنایە ئەنفلۆنزا ڤایرۆسی ئەنفلۆنزا یاخود بڵین هەمان ئەو نیشانانەی سەرەوەی هەیە بەڵام بە سووکی دەرەکەوێت بەگشتی هەموو نیشانەکان پێکەوە دەرناکەون تەنها بەشێکی کەمیان هەروەها کەسی توشبوو لە یەکەم ڕۆژدا 4 ڕۆژ هەست بە خراپی باری تەندروستیەکات ئەمە نیشانەکانی ئەنفلۆنزان بەڵام کۆرۆنا نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا هەندێک کات قورسترن لە نیشانەکانی ئەنفلۆنزا ئەوەی کۆرۆنا جیا دەکاتەوە ئەوەیە کە توشبوو هەستی تام و بۆن لە دەستدات هەروەها توشبوو لە دوای 5 ڕۆژ لە توشبوونی هەست بە خراپی باری تەندروستی دەکات. ئەمە بە شوێکی گشتی من بۆم باسکردن نیشانە هاوشێوەکانی و جیاوازەکانیشی بەڵام ئێستا بە ورتر قسەی لەسەر دەکەم لەگەڵ دکتۆر ڕەوەند کامەران حوسێن کە پسپۆڕی نەخۆشی و نەشتەرگەری قورگ و لووت و گوێ بەیانیت باش دکتۆر ڕەوەند تەندروستێکی باش زۆر سپاس دکتۆر خۆ شکر نەخۆش نیە سەلامەت الحەمدولillah زۆر باشە ئەم ماوەیە نەخۆش زیاترە ئەنفلۆنزایان هەیەیان کۆرۆنا بەیانتان باش زۆر سپاس بەڵێ ئەو ماوەیە وەکو باسی دەکەن پەتای وەرزی بڵاوبوونەوەکی زۆری هەیە بەڕاستی لەناو کۆمەلگا و شتێکی نۆرمەڵە ینی ئێمە پێویست ناکات ترس و دڵڕاوچی هەبێ بەڵام لە کاتێک کە هاوبەشە لەگەڵ کۆرۆنا و بڵاوبوونەوەی خۆی پەتا پێناسەی پەتا ئەوەیە کە کاتێک میکرۆبێک لەناو کۆمەلگا بڵاو دەبێتەوە و لە نەخۆشێک و بۆ نەخۆشێک دەگوازرێتەوە ئەو کاتە پێی دەڵێن پەتا جا پەتا ئەنوا ناوی هەیە بە هۆی ئەوەی کە هۆکاری ڤایرۆسەکەی پەتای ئینفلەوەنزا پەتای هەڵامەت پەتای کۆرۆنا پەتای وەرزی لە سەرەتای پاییز و سەرەتای زستان کاتێک کە پرەی گەرمادا دەبەزێ کەشێکی ئارام دروست دەکات بۆ گەشەکردنی ڤایرۆس و بەکتریاکان بۆیە ساڵانە ئەو پەتایە دروستبوونی هەیە و ساڵ بە ساڵ بەرەو توندی و قورسی دەڕوە هۆکاری چییە کە ساڵ بە ساڵ ئاواتون دەبێت قورس خۆی پەتاناسان ئەوەی کە زانست سەلمان دوێتی کە ڤایرۆس هەموو ڤایرۆسێک توانای گۆڕینی هەیە ئەوەی ئەو تەجروبەیە کە بینیمان لە کۆرۆنا بۆ نمونە ئێستا باس لە دێڵتا دەکەن سەرەتا کۆرۆنا هەبوو بۆیە ئەوە شتێکی طبیعیە کە ڤایرۆس خۆی بگۆڕێ و ڤایرۆسی نوێ لەگەڵ ڤایرۆسی پێش و بەرگری جەستە ناخوێنێتەوە بۆیە پێویستە ساڵانە ئەوانەی کە بە تایبەت ئەو کەسانی کە مەترسیان لەسرە پێویستە زیاتر تەرکیزیان لەسەر جەستەی خۆیان هەبێ بۆ کێ مەترسی لەسرە دکتۆر کە زیاتر چاودێری خۆیان بکەن خۆی پەتای وەرزی ئینفلەوەنزا هەڵامەت لەبەرەوەی کۆ ئەندامی هەناسە دەگرێتەوە بەشی سەر و بەشی خوار ئەوانەی کە بەرگری جەستەیان لاوازە خۆیان ئەوەی کە نەخۆشی درێژخایانی هەیە زەختی هەیە سوکەری هەیە
یاخودداوانێک کە دەرمانی کیمیایی وەردەگرین و شێرپەنجەیان هەیە منداڵ بە تایبەت ئەوانە هەمویان پێویستە مەترسیەی زیاتریان لەسەر ئەگەر بێت و تووشی ئەو پەتایە بێ لەوانەیە پێویست بکات زیاتر لە نەخۆشخانەیان پزیشکی تایبەت بیبینی باشترە. باشە دکتۆر ئەو ئەنفلۆنزایی کە ئێستا هاوڵاتیان تووشە بن باسیوت کرد پەیوەندی بە کەش و هەواوە هەیە ڤایرۆسەکەش یاخود دەتوانین بڵین هەموو کەس تووشە بێ ئەگەریەوەی هەیە لە بەرەوەی کەش و هەوا گۆڕاوە سەرمایە ئەو ڤایرۆسە بەربڵاوە واتە بێت چون خۆمان بپارێزین دوور بە دوور وەکو کۆرۆنا یاخود ئەبێ خۆمان لە سەرماکە بپارێزین زیاتر. خۆپارێزی دوو ڕێگای هەیە ڕێگای سەرەکی ئەوەی کە پێویستە ساڵانە و تەندروستی ئەو مرۆڤ بگۆڕدرێت بەڕاستی خۆپارێزی تەنها ئەوە نییە کە کاتی توشببوونی ڤایرۆسەکە ئێمە خۆمان بپارێزین باشتر وایە شێوازی ژیان بگۆڕدرێ ئەو کەس وەرزش ببێتە کەلتور جۆری خۆراک خواردن ببێتە کەلتور و بگۆڕدرێ ئەوەی کە بینیمان لە کۆرۆنا بەڕاستی تەجروبەیەک بوو پێویستە دەرسی لێوەربگرین کە ئەوانەی ئەو کەسانەی کە مەترسی کەتە سەر ژیانیان ئەوانە بوون کە گرنگیان بە تەندروستی خۆیان نەدەدا پێشتر بەر لە ساڵێک بۆیە هەموو شێوازی ژیان پێویستە بگۆڕدرێ ئەوەی دووەمیان لە کاتی توش بوون وەکو پەتای کۆرۆنا پێویستە دوورکەوتنەوە هەبێ خۆپارێزی هەبێ و کەسە پشوو بدا لە ماڵ چارەسەر وەربگرێ و هەوڵی گواستنەوە کەم کاتەوە جا منداڵ ئەگۆی کە لە قوتابخانەیە و یاخود گەورە لە شوێنی کار و بەرگری جەستە بۆەوەی بتوانێت کاری خۆی بکە بە شێوەیەکی نۆرمال پێویستە پشوو بدا پشوو باشترین ڕێگایە ڕێگای سەرەتایە بەڕاستی بۆ بەرەنگاربوونەوەی شەڕی ڤایرۆس هەموو ڤایرۆسێک دا پشوو مانەوەی لە ماڵ لە کەشێکی ئارام لە هەوای گەرم لە خەوتن دوای ئەو زەدەی باسی خۆراک دەکەی و باسی ئەوە چەند ڕۆژێک دەخایێنی و دواتر باشتر باش یەکەم جار چۆن ئەو کەسە هەست بکات کە ئەمە کۆرۆنا یاخود ئەنفلۆنزایە بەڕاستی ئەو پرسیارە زەحمەتە یعنی ئەوەی پێشتر ئێمە ساڵی ڕابردوو کە باز دەکرا کە کوتان نەبوو بەرگری جەستە هێشتا دروست نەبوو لەناو کۆمەلگا ئەو کات دەماگوت کە ئەوەی کۆرۆنایەتی قورستر نیشانەکان دەگری بەڵام ئێستا حالیان ناتوانانی زەحمەتە بۆیە نامەوە ڕێگایەک دیاری بکەین بۆ نەخۆش کە بڵێ ئەوەیان قورسترە ڕاستە ئەوەی کە باستان کرد ئێستا لە دەستدانی بۆن و تام ئاو هاتن لە لووت بۆ نمونە پژمە ئەوان زیاتر پەتای وەرزیە بەڵام من دەڵێم هەر کات ئەگەر نیشانەی هەڵامەت هەبوو بە تایبەت ئەو کەسانەی کە بە ساڵات چوون و یان منداڵن ئەوانە باشتر وایە پشکنینی کۆرۆنا ئەنجام بدەن ئەگەر نێگەتیڤ بوو چۆن دەڵێ خێر عەلە خێر و ئەگەر پۆزیتیڤ بوو ئەو کات ئەگەر کەسی گەنجە خۆی دەپارێزی ناهێڵی ئەوەی کە لە ماڵە بە ساڵات چوە توش ببی وەی کە بە ساڵات چوشە زووتر دەست بە عیلاج و چارەسەر بکە و شکر بۆ خوا ئێستا ینی بەراورد بە پێشوو کۆرۆناش لاوازە لەبەرەوەی کۆمەلگا بەرگریەکی باشی دروست کردووە بەس ئەوە مانایوە نییە کە ئێمە خۆمان نەپارێزین و دەمامک و خۆپارێزی و بەکارهێنانی ڤاکسین تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوە کاریگەری زۆر هەبوو بەڕاستی ئەوەی کە ڕوو دەدا ئێستا بەداخەوە دژە ڤاکسین هەن زۆر کەس هەن کە باوەڕیان بە ڤاکسین نییە ئەوە شتێکی نۆرمەلە لە هەموو وڵاتی جیهان هەیە بەڵام ناحیەی عملیەکەی گەر ئێمە باسی بکەین و بیبینین لە نەخۆشخانەکان چ نەخۆش پزیشک ئەوەی کە دەیبینی ئەوانەی کە بە توندی کۆرۆنا دەگرن ئێستا یاخود بە ئاسانی دەیگرن ئەوانن کە ڤاکسینیان بەکارهێناوە کە کوتانیان نەبووە بەڵام ئەوەی کە کوتانی بەکارهێناوە ئێستا کە بشیگری هەر وەکو هەڵامەتە و چەند ڕۆژێک دەخایەنێ و بە سوشی دەیگری زۆر باشە دکتۆر بینە سەر ئەو خۆراکانەی پێویستە لە کاتی توش بوون هەم بە کۆرۆنا و بە ئەنفلۆنزاش پێویستە کە کەسی نەخۆش بیخوات چی و چیە خۆ دەبێت زیاتر گرنگی بە چه جۆرە خواردنێک بات خۆراک بەڕاستی دێتە سەر بەشی خۆپارێزی نایەتە بەشی چارەسەر و جۆری چارەسەر جیاوازە بۆ نمونە زانست کە باسی دەکا ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ ئەو کەسەی کە تووشی پەتای وەرزی و هەڵامەت و ئینفلۆنزا دەبێ بۆ ڕۆژی سەرەتاکان و ئەگەر بە سوچی گرتوی دەتوانی لە ماڵەوە چارەسەری خۆی وەرگری پێویست ناکە بستە لای پزیشک واتە ئەو نیشانانەی کە باسمان کرد لە سەرەتای بەرنامە کۆکەیە تایە قورگ ئێشەیە
ئەوانە ئەگەر بە سوچی گرتووی دەتوانین لە ماڵەوە پشوو بدە بەڵێ و چارەسەر وەربگری. چارەسەرەکان خۆراکەکان دەبنە دوو بەشێک کە ئەوەیان درێژخایەنە کە بەرگری جەستە بەهێز دەکات، ئەوەی کە دەبی پێشووتر وەکو باسمان کرد. ئەوەی دووەمیان دژە هەوکردنە. بۆ نمونە پیاز و سیر خۆیان دژە هەوکردنن. ئەوەی کە دژە ئۆکسیدی تێدایە، دژە ئۆکسید واتە بەرگری جەستە بەهێز دەکات، وەکو لیمۆ، هەنگوین، دارچین. طبعاً ئەوانە تێکەڵیان هەیە و لەگەڵ ئاوەچی شلەتێن دەتوانی ڕۆژانە وەری بگری. ئەوەشیان هەم دەچێتە بواری چارەسەری ئەو نەخۆشە کە سووکتر بە سووکچی نیشانەکان لەبەرەوەی چارەسەرێک نییە تایبەت بە چارەسەری هەڵامەت. تەنها نیشانەکان چارەسەر باشە کەواتەیانێ ئەبێ ئەو سوڕی خۆی تەواوکە، بەڵام ئەو خۆراکانە تەنها یارمەتی دەرن. زۆر جار دکتۆرەڵەن ئەگەر بۆ نمونە پیازێک لەتکەیت و لە لای نزیکی خۆت داینێ یاخود لە ژوورێک، ئەمانەیە وەکو پزیشک چەند ڕەتیەکەنەوە خۆت پێتان وایە کاریگەریە بێت؟ بەڕاستی ئەو قسانە ئێمە لەگەڵی نین لەبەرەوەی ئێمە پابەندین بە هەموو ڕێنمایی و بەڵگەی پزیشکی. ئەگەر ڕێکخراوێک یان زانست نەی سەلمانبی لەسەر ئەو قسەیە تەنها سێکی عامە، بۆیە من ناتوانم بڵێم وایە ڕاستە. بەڵام بەخۆ وەکو خواردن پیاس دژە هەوکردنی و دژە ئۆکسیدی تێدایە، ڕاستە دەتوانی بەرگری جەستە بەهێز بکە، دەتوانی یارمەتی دەربی بۆەوەی کە نیشانەکان بە سوچی بگری. باشە کەسی نەخۆش ئەوانێکی نەخۆشی مدمینیانە یاخود نەخۆشێکی درێژخایەنیان هەیە، ئەوانە چۆن بتوانن پارێزگاری لە خۆیانکەن؟ پێویستەکە کە چارەسەری زۆر وەربگرن وەکو دەرمان لەبەرەوەی کە خەمیوانە نەخۆشن، بۆ نمونە تەنگە نەفەسیان زیاتر بکات یاخود ئەبێت چی بکەن؟ ئەنفلەوەنزا شتێک نییە کە چارەسەر وەربگری پێشتر تا تووشی نەبی. ئەنفلەوەنزا تەنها ڕێگە ئەوەیە کە بەرگری جەستری ئەو کەسە بەهێز بێ. ئەوانەی کە بەداخەوە لە حاڵەتێکن کە نەخۆشی درێژخایەنیان هەیە یاخود شێرپەنجەیە یاخود ئەوەی کە باسمان کرد یاخود دەرمانی کیمیایی وەردەگری، ئەوانە بە تەبیعی خۆیان بەرگری جەستیان بەهێز دەبی و لاواز دەبی. بۆیە پێویستە زیاتر گرنگی بە خۆیان بدەن، تێکەڵبوونیان کەمتربی لەو حاڵەت لەو کاتانەی ئێستا، و خۆراکیان تەنزیم بکەن، ژیانیان تەنزیم بکەن، بۆی کە ئەگەر تووشیش بوو لە حاڵەتێک بەو توندیە نەیگری کە بگاتە حەدی ئەوەی کە لە نەخۆشخانە داخل ببێ. هەیە ساڵانە هەیە ئێمە دەبینین 2 ساڵ پێش ئێستا کە باسی کۆرۆنا نەدەکرا پەتایەک بڵاو بۆ لە ناو خەڵک حتا گەیشتە ئاستی مردن لە نێو خەڵک. ئەو کات پشکنین نەبوو و ئەوەندەش باسی لێوە نەدەکرا لە میدیاکان کە خەڵک بترسێ، بەڵام هەبوو و ساڵانەش هەیە. ئەنی ئەو ساڵانە کە بە ئەنفلەوەنزا و خەڵکەی ژیان لە دەست دەدەن باسی لێوە نەکرا و نەزانراوە کە خەڵک بێوە بترسێ. بۆیە ئەوەی گرنگە بەڕاستی شێوازی ژیان پێشی تووشی ئەو شەڕە ببینەوە، پێویستە شێوازی ژیان و بەرگری جەستی بەهێز بکە و مەناعی بە خۆت بکە. باشە دکتۆر بە دەرفەتی زاملێرۆ پێمان بڵێ چۆن بتوانین بەرگری جەستەمان بەهێزتر بکەین، یعنی بە چ ڕێگایەک؟ بەرگری جەستە خۆی دوو ڕێگایە، ئەوەی کە هەموو خەڵک دەیزانی زیاتر وەرزشە. بێگومان وەرزش خۆی لە خۆیدا بەرگری جەستە بەهێز دەکا و بە تەنزیمت. مەسەلەن ئێمە ناڵێن هەموو ڕۆژ و هەموو ساعتێک بیتن با لە هەفتەک 3 ڕۆژ تەرخان بکرێ بۆ وەرزش. دواتر خۆراک ئەوەی کە دەیزانین ئێمە دەزانین شەکر زۆر خراپە، بەڕاستی خوێ خراپە، زۆرینەی خەڵک دەزانن شتە خراپەکان چییە، یان خواردنی بەڵام خۆیان ناپارێزن، ئەوەیە کێشە ئەوە یعنی ئێمە هەمومان لە ناو خۆمان دەزانین ئێستا گەیشتە ماشەڵڵا سۆشیال میدیا و فەیسبوک هەموو ڕۆژانە باسی خۆزگە هەروابی باسی شتە باشەکان بکرێ، دژە ڤاکسین نەبن. ئەوەی کە باس دەکرێت دیارە وازەحە، بەڵام خەڵک کە نایکە ئەوەشیان دەستە سەر تەمبەڵیەکە، ینی شتێک نییە کە ئاشکرا نەبی. ئێمە کە دەبینین هەموو تاچێک لە کۆمەلگای ئێمە سەردانی دەرەوەی کردووە کە دەبینی خەڵک لەوێ فیت، ینی چ وەزنی و چ ژیانی تەندروستە، ئەوەیە بەرگری جەستە. زۆر سپاس دکتۆر ڕەوەند کامەران، پسپۆڕی نەشتەرگەری قورگوڵ و تووگوێ. زۆر سپاس بۆ ئەم بەیانیە میوانی بەیانی 24 بووی. سپاس.
ئەم بابەتەمان تایبەتە بە بواری هونەر و شێوەکاری کە ڕۆژینا تاهیر شێوەکارێکی شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانە دوای هەولێر و سلێمانی سێمین پێشانگەی تابلو کارە هونەریەکانی لە ڕانیە کردەوە گەشتۆتە ڕانیە ئەو کچە شێوەکارە یەکەم جارە پێشانگا تایبەتەکانی دەباتە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستان وەک خۆشیەڵێ خەڵکی باشوور هونەر دۆستن و پشگیری هونەر و هونەرمەندانەکەن و پێشوازی باشیان لە پێشانگاکەم کردووە. ئاماژە بەوەش دەکات کە حەز دەکات یەکێک لە پێشانگا تایبەتەکانی خۆی لە دوهۆک بکاتەوە. ئینشاءڵڵا چوارەم شوێنی دوهۆکە بێ و تا هەموو شار و شارۆچکەکانی کوردستان ڕۆژینا تاهیر شێوەکاریەکانی بناسن. بەشی گرافیکم تەواو کردووە لە زانکۆی ورمێ بەڵام ماوەی 5 ساڵە تاوام کردووە دوای تەواوبوونم حەزم لە شێوەکاری بوو لە گرافیکدا بڕام حەزم لە گرافیک نەما بۆ خۆم دەستم کرد بە ئیشی شێوەکاری لە بۆی ئاویەوە بۆی زەیتی هەر چۆنێ بێ لە حەتای بوارەکانە خۆ من تاقی کردەوە و ئیشم کرد ترم پێشانگایم کردەوە کە ئەنواعی ئیشیتیایە هەمە ڕەنگە پێشتر لە ڕۆژهەڵات بەڵێ لە بۆکان لە بانە لەو شارانە پێشانگای هاوبەشم کردووەتەوە بەڵام یەکەم پێشانگای تایبەتی خۆم لە سلەیمانی کردووەتەوە دوایەوە لە هەولێر کردمەوە ئەم جارەش کە پێشانگای تایبەتی خۆم لە ڕانیە کردەوە هونەر سنووری نیە لە هەر شوێنێک بێ لە هەر جگایەک بێ حەزەکەم پێشانگا بکەمەوە بۆ من فەرق ناکە من حەزەکەم ئیشەکانم بینەری ببێ و خەڵک ببینێ. لە شێوەکاری حەزم لە بۆی زەیتیە جا بە ئێستا من بە ستایلێکی جیاواز و ئیشم کردووە بە پلێتی مس و ئاڵتونوزی ئیشم کردووە تێمەکانم زۆربیان تێمی ڕەشە کە هاتوو ڕەش چونکە نیشانەی ماتەمە بەڵام من بەرەو ڕووناکایم بردووە بەرەو ئومێدم بردووە کە بینەر ببینینیان شاد ببێ نەک غەمگین. لە هەر شوێنە پێشانگام کردوێتەوە خەڵکەکەی کە دێن هەندەرە بۆ خۆت کە بەردەوام بی لە ئیشەکە و باشتر و باشتر بیتەوە پێشانگا بکەیتەوە جا لێرەش پێشوازیەکی زۆریان کرد لە هونەردۆستن زۆر من بەوە خۆشحاڵ بووم کە خەڵگاوە بینەری هونەرن و لە هونەر پشتگیریەکان حەزەکەم بەردەوام بم لەم ئیشە و ئەم ئیشانەی کە بە نمایش دامناوە ئێستا لە تەواوی بوارەکانی تایە بە کۆلێ هەمە ڕەنگە بەڵام من لە بین ئێمانە ستایلێکی زۆر جیاوازم هەڵبژاردووە بۆ خۆم کە ئەمەوێ پێشانگای چوارەمم کە ئەو ئیشە بێ کە خۆمەڵم ئەو ستایلە جیاوازە بێ کە هەڵم بژاردووە. ئەمە ئاخر پێشانگامە بەڵام ئەم جارە حەزەکەم لە دهۆک پێشانگا بکەمەوە و بە ستایلێکی زۆر جیاوازتر لەمە. کاری دەستی یاخود بڵێن هێزی دەستی کار لە هەرێمی کوردستان زۆر زۆرە ینی پیشەیەک شتێک نەماوە بۆی کە ئەگەر بڵێن گەنجی ئێمە خانمانی ئێمە نەتوانن لەو کارەدا لەو بوارەدا دەستی کاریان هەبێت چونکە ماشەڵڵا ئێستا خەڵک زۆر زۆر بەدیقەتترە بەهۆی ئەوەی کە ئینتەرنێت زۆر بڵاوە ئەتوانرێ هەموو بابەتێکی تایە هیچ کەسێکی ژامادە نییە سست بێت و لە ماڵەوە هیچ شتێک نەکات بۆیە کاری دەستی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرای پێدرێت و کارە دەستیەکانیش زیاتر لەلایەن خانمان وەکوتم گەنجانیشەوە ئەنجامە درێ بە تایبەت خانمان کە زۆرجار لە ماڵیشەوە بن هەوڵ دەدەن کە کارێک بکەن جێگە دەستیان هەبێت
زۆرێک لە گەنجانیش یا خانمانیش کە کاری دەستیەکەن هەمووکو خولیایەکی تایبەتی خۆیان حەزیان لێ ئەیکەن و هەم بۆ دابینکردنی سەرچاوی بژێوی ژیانیشان ئەو کاراکەن. براندێکی تایبەتە بە بەرهەمی ناوخۆیی بۆ دروستکردنی مۆم و سابوونی جۆراوجۆر. کارەکە لەلایەن پەنابەرانی ڕۆژئاوای کوردستان لە ناو کەمپەکان دروست دەکرێت. لەلایەن چەند گەنجێکی شاری سلێمانیشەوە بۆیان بە بازار دەکرێت. بەخۆشحاڵی و تاوکو ئێستا بەرهەمەکانمان زۆر پشتگیری کراوە هەم لەلایەن خەڵکەوە هەم لەلایەن کەسانی بیانی و لەلایەن عەرەب و لەلایەن ئەوانەی کێن بۆ ئیشەکە ئەبینن زۆر ئیشەکانیان بەدڵاو و کە ئەزان با بڵین ئەمە لەلایەن ڕێکخراوەکە و دروست دەکریان با بڵین بۆ هاوکاری پەنابەرە سووریەکانە بەخۆشحاڵی و ینی ئەوانیش شتەکانمان لێ ئەکڕن ئەزان کە ئەمە وەکو کارێکی خێری و بۆ ئەوان ئەگەڕێتەوە هەم بەرهەمی ناوخۆیە هەم هاوکاری ئەوانە و بۆ بەرەو پێشبردنی بەرهەمی ناوخۆیە وەک لەوەی کە خەڵک بچەبوون لە شوێنێکی کەم مۆمیان بەرهەمیکان سابوونی کە بکڕێ زیاتر ئەمەی پێ باشترە و پێی پەسەندترە. بەشێکی زۆر لە بەرهەمی کارەدەستیەکان بیرۆکەی دروستبوونیان دەگەڕێتەوە بۆ سەردەمی کەرەنتینە و مانەوەی هاوڵاتیان لە ماڵەوە کەوای کرد هاوڵاتیان بگەڕێنەوە بۆ پەرەپێدانی توانا و خولیاکانیان. زۆرێک لەو گەنجانش کە کاری دەستی دەکەن جگە لە ڕوە ئابوووریەکەی وەکو خولیا و ئارەزوو ئەنجامی دەدەن. دەرچی زانکۆم ئەم ئیشەم وەکو خولیایەک و وەکو بژەیەکی ژیان هەڵبژاردووە لەبەری کە خولیاکە لەبەری کە ئیشێکە خڕ نەکراوە لێرە ئەتوان بڵم یەکەم براندی خۆماڵین کە لە سلێمانیە و لە هەموو عێراق ئەیکەین حەزەکەین خۆمان بەرهەمی خۆماڵیمان زیاد بکەین و هانی هاوپیشەکانمان بین کە بتوانن کاری خۆماڵی بکەن و بە هەر کارێک بکە بیانەوە شەرنی ئەم کاری من بێت کاری خۆماڵیمان زۆرە ئەتوانین بیکەین لەبەری کە هەم دەستکەوتێکە بۆ خۆمان هەم بۆ پێشکەوتنێکە بۆ تاکەکان. کاری دەستی لە هەرێمی کوردستان مێژوویەکی دێرینی هەیە. جاران هەم لە گوند و هەم لە شارەکانیش خێزانەکان لە دەوری یەک کۆ دەبوونەوە پێکەوە کاری ڕستن و چنینیان ئەنجام دەدا. چەند ساڵێکە لەلایەن گەنجانەوە خوازە سەر بەرهەمێنانی کاری دەستیش پەرەیسەندووە. بە ئامانجی ناساندنی کارەدەستیەکانیش پێشەنگای تایبەت بە ناساندن و بە بازاڕکردنی بەرهەمان ناوخۆییەکان لە شار و شارۆچەکانی کوردستان ئەنجام دەدرێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. کاری دەستی هەیە، دەستڕەنگینی هەیە، کارکردن هەیە یاخود بڵێن هێزی کارمان هەیە بەڵام ئەوەی نیمانە هەلی کارە یاخود بڵێن ئەوەی نییە ئەو چانسانەیە کە بدرێت بە گەنجان بە خانمان بە هەموو ئەو کەسانی کە دەستڕەنگینن کە بتوانن لەو بوارەدا نەک هەر بوارە ئاسانەکان چنینە ڕستنە دروستکردنی کەلوپەل و شتی ناوماڵ حتا ئەگاتە پیشە گەورەکان لە دروستکردنی ئامێرە گەورەکان ئۆتۆمبیل کارگەکان هەموو ئەمانە کەسێک نییە یاخود ناتوانین بڵێن وڵا لە ناو ئێمایەتیای نییە لە دەرەوە شتەکان بە ئامادەکراوی هێنین. ئەم بابەتە زۆر هەڵدەگرێت بۆیە منیش گفتوگۆکەم چڕەکەمەوە لەگەڵ شاناز جەمال کە دیزاینەر و دەستڕەنگینە یاخود ئەگەر سیڤێکی باس بکەم خاتونێکە یاخود بڵێن توانیوێتی کللتوری کوردستان بە جیهان بناسێنێت چۆن ئێستا لە گفتوگۆکەم دەرەکەوێت زیاتر بانیت باش شاناز خان ڕۆژێکی باش بۆ تۆ. بەیانی باش ڕۆژێکی باش بۆ ئێوە بە هیوام ڕۆژێکی پڕ ئێنەرجی و جوانی و ئاسوودەی و تەندروستان هەبێت. زۆر سپاس شانازگیان خۆشحاڵ بووم جارێکی کەش هاتیتەوە ناو شاشە جوانەکەی کوردستان 24 بەڵام ئەم جارە لە پرۆگرامێکی جیاوازتر بەیانی 24 با باسێکی ئەوە بکەین ئێستا هەموو ئەو کار زۆر سپاس هەموو کارانەی کاکرێ یاخود دەتوانین بڵێن کاری دەستیە دەستڕەنگیری خانمانە کاری گەنجانە هەموو ئەمانە پێویستیان بە چییە؟ ئایا ئەتوانن خۆیان ببنەوەی کە هەلی کاریش بۆ خۆیان یاخود بڵێن دابین بکەن؟ سەرەتا زۆر خۆشحاڵم کە جارێکە لەم کەناڵە جوانە من بەشدارە بمەوە لە بەرنامەیەکی پڕ خواست و قسە و هەڵگری زانیاری واروەها لەگەڵ تو ئاهاژێکیان. بێگومان کاری دەستی هەمیشە ئەتوانین بڵێن لە ڕوو ئابوووریەکەشەوە کە دیارە کە داهاتێکی
تایبەتی ئەبێ بۆ ئەو کەسە خۆی هەم ئەتوانێت بێ بەدا سەرمایەک بۆ خۆی هەم بۆ وڵاتەکەشی و هەم لە ڕوو دەرونیەکەیەوە بێگومان ئەگەر هەموو کەسێ مەبەستی بێت و پەرە بەتوانەکانی خۆی با پشت بەتوانەکانی خۆی بەستێ هەموو تاکێک لە ئێمە هەموو مرۆڤێک بەهرەیەک و دەستڕنگینیەکی تایە و تا ئاستێکیش ئەتوانم بڵێم زۆر پەرەی پێیرا بە تایبەتی لەم ساڵانی کۆتاییە کە زۆر پەرەی پێرێ لە ڕووی پێشەنگاکانەوە لە ڕووی دەوراتەوە هەتا لە ڕووی کەناڵەکانەوە زۆر ئیحتیمامیان پێ ئێن زۆر چاپێکوتنیان لەگەڵەکەن زانیاریەکانیان ئەگوێزنەوە بۆ ئەو کەسانی کە لە سەرەتایان بەو کارە ئەوە مای خۆشحاڵێ لە ئێستا. باشە شاناسخان تۆ هەوڵتدا لە ڕێگەی کاری دەستیەوە بچیتە بوارێکی جیاوازتر یاخود بڵێن هەنگاوێکی زیاتر بنێدەویش کللتورەکەی خۆت بکەیتە یاخود بڵێن خامەی پێکەوە ژیان و ئاشتی بۆ هەموو جیهانیشی نیشان بدەیت. چۆن نەتوان ئەو کارە دەستیانە بتوان یاخود بە شێوازێکی تر ڕنگدانەوەی هەبێ بۆ کارێکی تر بۆ ئامانجێکی تر ڕنگدانەوەی هەبێ ئەوەی تۆ کردت ئایا شتێکی قورسە کەسێک تر نەتوانێت لە ڕێگەی دەستڕەنگینیەکەیەوە بیکات؟ ئەوەی من کردم ئەتوانم بڵێم کارێکە هیچ قورسیەکی تیانە بگرە کەسانێکان زۆر لە من بەتواناترن ئەتوان زۆر لە منیش سەرکەوتوانەتر ئەو کارە بگەیەنە جێگەی خۆی تەنها ئەوەی کە بۆ هۆی سەرکەوتنی من لە پشکارەکانمەوە یەکەم خاڵ و کە هزار جاری کەش ئەم بابەتەم دووبارە کردوتەوە پشت بەستن بە تواناکانی خۆت ئەبێ بگەڕی جارێ ئەو بەهرەیە لە خۆتا بدۆزیتەوە بزانی هی خۆتە خۆڕسکە نەکبێت تۆ لە شوێنێکی کە ئەم کارە وەرگری یا بەرهەمی ماندووبوونی کەسێکی کە بێ چکە هەموو کەسێ مورکی خۆیەتی هەموو کەسێ ئەو بەرهەمەی کەتیایە هەڵەقڵێ پەیوەستە بە خۆیەوە ئێمە نابێت دەستکاری بکەین ئەبێ ڕێزی بگرین لەبەر ئەوە تۆ دایمەن یەکەم جار دانیشە لەگەڵ خۆتا بزانە چ بەهرەیەکی تیا و لە چ بوارێکە شارەزای من کە گەڕام لە ناو خۆمە بینی من لە بواری دەستڕەنگینیا زۆر توانایەکی باشم هەیە ئەتوانم بڵم بەلایەنە ئەکادیمەکەی لەو بوارە نەبخوێنە بەڵام هەرکو بەهرەیەکی خواوەند کە پێی بەخشیوم بەرەبەرە لەگەڵ یا دەستم پێکە ڕۆیشتم هەتا ئەوەی کە بیرم کردو بزانم وڵاتەکەم لە ئێستا پێویستی بە چییە وەکو بەهرێکی کە خۆی گەورە بەمنی بەخشیەوە بتوانم ئەو بەهرەیە هەم لە خزمەتی وڵاتەکەم و لە خزمەتی خۆشم و لە خزمەتی مرۆڤایەتی و هەموو جیهانا بەکاربێنم بیرم کردەوە کەمە کولتورێکی بە نرخ و زێڕین و دەوڵەمەندمان هەیە بەڵام بەداخەوە کە بەرەبەرە ئێمە بەهۆی ئێستا گەنجی ئێستا و بەهۆی تەکنەلۆژیا و بەهۆی هەمومان ئاگادارین کە ژیان تازەگەریەکی بەخۆیەوە بینیوە زۆر کەم ئەو کەسانە زۆر کەمن کە ئەگەڕێنەوە بۆ کللتور و کە لە پوری وڵاتەکەیان من گەڕام ئەو بابەتە کۆنانم کۆ کردەوە کە لە جێگایەکە وەلانراون بەکار نایەن هیچ ئیشێکیان پێ ناکرێ هێنامەوە لە شێوازی تابلۆیە بە شێوازی ئەو بابەتانی کە لە دەرەوە زیاتر ڕەغبەتی لەسرە زیاتر خواستی لەسرە بەو شێوەیە توانم بیکەم بە ئامرازێکی پەیوەندی و پێکەوە ژیان و ئاشتی و سپاس بۆ خواتوانیمە ئاستێکی باش بڕۆم لەگەڵ کارەکانمە و بەردەوامیشم لە چەند پرۆژێکی گەورەی داهاتوە. هەمیشە گوێم لەو قسەیەتە بە شاناس خاتون کاڵی بەردەوام پرۆژەی گەورەترمە بێت بۆ هیوام شاناسخان کارەکانی دەستڕەنگینیەکانی زۆر جار بینی ومانە لە ناو پێشانگاکاندا یاخود زۆر جوانە گەر لە ماڵەوە داینی بەڵام تۆ قەتیست نەکرد چۆن توانیت ئەم کارانە بە پیشەسازی بکەیت وەڕێنمایی تۆچی یاخود پەیامی تۆش چیە بۆی کە ئەو کارانەی خانمێگەیکە گەنجێک ئەیکا هەڵی نەگرێت داینەنێت چاوەڕێ و کات ڕۆژێک چانسێکی هەبێ و بانی بکەن بیباتە دەرەوە چۆن بتوانن بە پیشەسازی بکەن چۆن بتوانن بیکەنە سەرچاوی بژێوی ژیانیشیان. وەکو پێم وتیت هەمیشە ئێمە ئەو دەرگایانە دانەخراوە کە لەو ئاستە ڕەشبینیا بین کە بڵێن ئێمە هیچ هیوایەک نێ لە وڵاتە نەخێر لەوانەیە من زۆر جار خەڵک لەسەر و قسانە لێم زویر بووە کە باسم کردوتمە مسپاسی حکومە دەکەم کە هەمیشە هاوکاری من بووە لە ناحیە معنەویەکەی زۆر جار هاژەخان ئێمە لایەنی معنەوی بۆ ئێمە گرنگە ڕاستە مادەیش گرنگە ئەگەر تۆ سەپۆرت بکرێ ئەگەر پشگیریت هەبێ بێگومان لە بوارەکەی خۆتا چانسی زیاتر دەبێت داهێنانی باشترێ دەبێت بەڵام ئێمە ئێشتا لە وڵاتێکین ئەتوانم بڵێم گرفتمان زۆرە ناتوانین خەونەگەر گەورەکانمان لە 100% هەمووی بە تەواوکرایی بێنینەدی و نابێت تمۆحێکی واشمان هەبێ ئێمە دانیشین لە ماڵە بڵین ئەبێ هەموو شتێ بێتە بەردەمی ئێمە و ئێمە لێمان پاڕێنەوە تا ئەم کاراکەی نەخێر
سەرەتا کۆتا ئەم کارە هەڵقوڵای خۆمە و کەس پێی نەوتم ئەمە بکە هەتا من بیکەم بە منەت بەسەر کەسێکەوە بڵێم بۆ ئەمەد بۆ نەکردم و زائیدەن مادەم ئیشەکە هەڵقوڵاوی خۆمە بیرۆکەی خۆمە زۆر ئاساییە زۆر جێگا هەیە کە ماتوانین لە دەرگاکەی بن یارمەتیمان بن من ئێستش و چەند جارێکەش ئەم قسەم دووبارە کردەوە گەورەترین و دیارترین کاری من ئابای پاپای فاتیکان بوو ئەوەی کە بردمان ڕۆما من ئێستش ئەیڵێم و سوپاسی سەرۆکی حکومەت دەکەم کە بەڕاستی زۆر زۆر هاوکاری من بوو لەم کارە و بەڕێز وەزیری ئەوقاف بەڕێز ئەو کەسانی نوێنەرایەتی حکومەتیێرێم ئەو کەسانی کە لەم کارە هاوبەش بوون من تەنها بڕاو کە بیرۆکەکەم بردەلایەن لە سلێمانیەوە چووم وتم من ئیشێکی ئاوام هەیە زۆر بە دڵێکی گەورەوە زۆر بە هەستێکی ئەتوانم بڵێ مەکو برایەک وەکو پشتێک وەکو قەڵایەک لە پشت ئەم کارەوە بن بگرە زۆر زۆریشان پێخۆش بوو زۆر زۆر کەوتنە هەوڵی خۆیان کەوتیان تۆ هاتووی ئەم بیرۆکەی دێناوە ئێمە لەگەڵتیم بۆ گەیانی بیرۆکەکە و یعنی من ئەم قسەی دووبارە ئەەکەمەوە ئەمە ڕەبتی بە هیچ شتێکەوە نیە تۆ بەهرەیەکی جوانی خۆت کارێکی جوانی خۆت بەرە بی بە ئەو جێگایانی کە ئەزانی لێوەی ئەڕوا بڕۆ ئەو دەرگایانە بدۆزەرەوە کەلی ئەی بۆ گەیانی کارەکەت لە دەرگای هەڵەمەیە زۆر کەس لەوانەیە مەسەرسا زۆر کەس کاری کردوڵم بردومەتە دەستگایەک دامناوە بەڵام نەگەیشتووە ئەو دەستگایە کاری ئەو نیە ئێسامە دەستگای میدیاییە من ئەتوانم لێرە چاپێکەوتن بکەم نەکبێم کاری چنین بکەم ئەبێ ئێمە ئەو شوێنانە بدۆزینەوە کە لێوەی کارەکانمان ئەڕوا و ئێستش دووبارەیەکەوە سپاس بۆ سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ ئەو کەسانی کە هاوکارم بوون لە گەیانی ئەو بابەتە و داواکارم کە ئەمە سەرەتایەک بێ نەک کۆتاکارم بێت چکە منەکو خۆم ناوەستم و ئامادەیشم تیا لە دەرگای هەزاران جێگەی کە بم کە چەند خەونێکی کەمەیە بۆ ئاشتی پێکەوە ژیان و بۆ نیشاندانی کولتور و کەلەپور و توانای خانمانی وڵاتەکەم کە بیگەێنمە جێگەی خۆی باشە شاناز خان ئەگەر بە ڕوانگەیەکی گشتی قسە بکەین تا چەند گرنگە تێکەڵکردنی کولتور لەگەڵ کارە دەستیەکان یاخود لەگەڵ پیشەکانمان لەگەڵ هەر کارێک کە ئێمە ئەتوانین ئەنجامی بین تێکەڵکردنی کللتور و کەلەپور چنێک گرنگە بێگومان گرنگە لەبەری کللتور و کەلەپور شوناسی ئێمەیە بۆ نمونە ئێمە لە جلوبەرگەکانمانە لەو بابەتانی کە لە سەردەمی زووە بەکار هاتوون خاڵێکی کەش زۆر زۆر گرنگە کە ئاماژەی پێبم ئێمە کللتور بۆ نمونە من کار لەسەر جاجمەکەم ئەتوانم بڵێم جاجمی کوردی و کولتوری کوردی منی بە جیهان ناسان سپاسی کولتورە جوانەکە مەکەم بەڵام لەگەڵ ئەوەشا من هاتووم زیاتر لەگەڵیان ماندوو بووم زیاتر لەم ساڵانەی دواییە ئەو بابەتانی کە کۆم کردەوە بەڕاستی ئەوەی من بناسێ لە نزیکەوە ئەزانێ ئەو بابەتانی کاری لەسەرەکەم هیچ ئیحتیمامێکی پێنایرێ یعنی هیچ ئەتوانی بڵێ هێزێکی وای نەماوە کە بەرگە بگرێ منیم زۆر بە شێوازێکی تەکنیکی لەگەڵیان ماندووە بم ئەتوانم بڵێم ئەو کارانی کە یەکەم ساڵە خایەنێت هەرەوەنێ بە دوو ڕۆژ بێتە بەردەوی من و ئامادە بێ بێگومان کە ئەڵێن کللتوریش تێکەڵکەین ئێمە ئێستا لە کاتێکین کە پێویستمان بەوەیە خۆمان بە جیهان بناسیێنین هەتا بتوانین ببینە وڵاتێکی سربەخۆ بتوانین ببینە خاوەن هەموو شتێکی خۆمان بۆ نمونەم لەگەر وڵاتێکی سربەخۆم هەبێ ئەگەر یعنی باوەڕم پێ بکرێت لە هەمووجیانە پێویست بەوە ناکەم لە دەرگای وڵاتیە بم بپاڕێمەوە کە کارێکی بۆ بەرم ئازایانە هەڵەسم کارێکی خۆمەگەیەنمە ئەوێ ئەمە یەکێکە لەو خاڵانی کە گرفتە بۆ ئێمە بێگومانە بێ هەموو یەکێ لە ئێمە لە بوارەکەی خۆیە ئایا ئەگەر شێوە کار بێ ئایا ئەگەر کاری دەست بێ ئایا گەر هونەرمەند بێ ئەکتەر بێ گۆرانی بێژ بێ ئێمە کارکەین لەسەرەوەی چۆن وڵاتەکەمان بناسیێنین چۆن ئێمە میلەتی کورد بەرینە دەرێ ئایا بە هەر شێوەیە بێ بە دەنکێ مورو بێ بە پارچەیە قوماش بێ بە پارچەیە جاجم بێ هاژەخان ئێمە ئەبێ هیچ کاتگاڵتە بەوە نەکەین کە ئەم بابەتە بچووکە نەخێر من ئەتوانم بڵێم لە نیو مەتر جاجم توانی ببمە خاوەنی سوپاسنامی پاپای فاتیکان کە ئەمە بۆ من مای شانازیە یعنی بۆ من زۆرە کە من بتوانم لە دەستی خۆمەوە ئەوە وەرگرم کە بتوانم زۆر دەرگایکەی پێ بکەمەوە سەرکەوتوو بێ شانازخان نمونەیەک بی بۆ هەموو ئەو گەنج و بۆ هەموو ئەو ژنانەش کەیانەوێت لە ڕێگەی کارە دەستیەکانیانەوە لە ڕێگەی دەستڕەنگینیەکانیانەوە ببنە خاوەنکاری خۆیان و دوجاریش کوردستان بکەنە خاوەن پیشەی خۆیان یاخود کوردستانێکی پیشەوەر زۆر سپاس بۆ تۆ کە میوانی بەیانی 24 بووی سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی 24ش کە هەمیشە وەکو ماڵێکی گەورە کراوەیە بۆ دەرخستنی تواناکانی خانمان و هێزی خانمان هەر بێن و شاد بن.
لە بڕگەم جاری تەندروستی بەیانی 24 هاوکارمان دنیا عادل باز لە گرنگی جیم یاخود وەرزشکردن دەکات بۆ ئافرەتان بەتایبەت با بەیەکەوە بزانین دنیا پێمانەڵە چۆن وەرزش بکەین. بینەرانم لەم بڕگایە باسی بابەتێکی گرنگ ئەکەین بەشێکی زۆری گەنجەکانمان لە ئێستا خۆیان ناوەتە ڕاهێنان و یاری وەرزشیەکان و بۆ ئەمە بەسەرش ئەچنە هۆڵە وەرزشیەکان تا کۆمەڵێک ڕاهێنان ئەنجام بدەن و بەشێکی زۆری گەنجەکانمان یاخود لاوەکانمان خۆیان ناوەتە یاریەک پێی ئەڵێن یاری کیک بۆکسینگ بزانین ئەم یاریە چییە بۆ ئەمە بەسەرش ئەچینە لای مامۆستا سامی. مامۆستا گیان باشیت؟ مامۆستا پێمان بڵێ یاری کیک بۆکسینگ چییە و ئەو کەسانە کێن کە ئەم وەرزشی کیک بۆکسینگ وەکو هەموو وەرزشەکانی تر سوودێکی تایبەتی خۆی هەیە خاصەتەن بۆ کەسانی کە ماسوولکەیان لاوازەیە ماسوولکەیان زەعیفە ئەتوانن ڕوو لەم وەرزشە بکەن لە ڕووی ئەم وەرزشەوە یعنی لە ڕێگەی وەرزشەوە ئەتوانن ماسوولکەکانیان بەهێز بێ ئەتوانن لە ڕووی دەرونیەوە مرتاح بن سوودێکی زۆر بەرچاوی. باشە مامۆستا پێمان بڵێ کە ئەڵی لە ڕووی دەرونیەوە لای کووردە حیاتەکە هەیە لە کاتێک کە تووڕە بووی بچۆ بە شەڕە بۆکسێن خۆ بەتاڵکەرەوە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی ئەو کەسانی کە ئەم یاری ئەکەن تووڕەیان کاریگەری 100% هەیە لەبەر ئەوەی کە کەسێک لە دەرەوە بە شێوازە لە شێوازەکان ئەگەر عەسابیان گرت بێت یا لە ڕێی ئەوە کە هاتبێت بۆ نمونە وەکو خۆمان ئەڵێن ساق تەکسی ئەگەر ڕێنێکی بۆ لیابێ هات بنە بەر ڕێگەی عەساب گرت بێت یاد بێت عەسابی لاک بوو بێت ئەتوانێت لە وەرزشەوە عەسابی خۆی لاکاتەوە زۆر هادی بێتەوە. بەڵێ زۆر باشە. باش مامۆستا پێمان بڵێ چ تەمەنێک گونجاوە کە ئەم یاریە بکات ئایا زۆر کات ئەبینین کۆمەڵێک لە منداڵانی ئەوان کەسانی کە خوارد تەمەنی پێگەیشتنن ئەم یاری ئەکەن ئایا هیچ کاریگەرێکی لاوەکی بەجێ ناهێڵێ لە داهاتووە دووچاری توند و تیژبوونیان ناکات؟ خۆی وەرزشێکی بۆکسێن بۆ هەموو تەمەنەکان گونجاوە بەڵام لە کۆمەڵە قاعە ئەڵێن تۆ لە تەمەنێکی لاویایە لە تەمەنێکا کە گەشت بتە 35 ساڵ یا 30 ساڵ لەو تەمەنا گونجاوە بەس من ئەڵێم لە تەمەنی 70 ساڵی شەهر زەرورە وەرزشە بکرێت لەبەرەوەی کاریگەری زۆر باشی هەیە عادەتەن خۆمان کە تەمەنی ئەو کەسانی کە لە خۆمانەوە گەورەترن یا باوکمان بێ یا باپیرمان بێ کە چون بە تەمەنا عەسابیان زۆر گەرمە یا بڵێن عەزابیان بەڵێ کەسانی بە تەمەنیش پێویستیان پێ بۆ کەسانی منداڵانیش هیچ کێشەیەک دروست ناکات و بگرێت لە ڕووی دەرونیشەوە لە ڕووی فکریشەوە فکریان زۆر بڵاو ئەبێت و کەسێکی چست و چالاکی لێ دەرەچێت. زۆر سپاس بۆ تۆ مامۆستا زۆر سپاس بۆ دەبش. سپاس بۆ هاوکارمان دنیا عادل کە باسی بۆکسێنی بۆ کردین یاخود ئەو کەسانی کە وەرکیک بۆکسێن کە هەندێک خولیان هەیە بەڵام لە سەرەتاون بەش جۆرێکتر ئاماژەم پێیا ببورن. هەندێک جار خەون و خەیاڵەکانی مرۆڤ بە شێوەیە گۆڕانکاریان بەسەرایەت ئەوەی تۆ بیرە لێ کردوتەوە هەر ئەوە نییە کە بەسەر تا بێت و بە خەیاڵی هیچ کەسێکیشان نایەت نەک خۆت بە خەیاڵی کەسیشان نهاتەوەی کە بەس ئەبێت یاخود ئەوەی ڕوو دەدات کە پێشتر بیری لێکرابێتەوە. زوبێر مایی پێشمەرگەی کوردستان لە خەباتی شاخ تێکۆشان ئەو کاتێک کە دژی ڕژێمی بەعز جەنگاون بۆ یاخود لەو کاتێکە لە شاغ بۆ شەڕی کردووە ڕۆژە بە بیریان نەهاتووە کە بچێتە شاری ئالبی فەڕەنسا دووبارە بەردەوام بوون لە خەبات بەڵام ئەم جارە بە شێوەیەکی مەدەنیانە چوونە ناو کاری بزنس و هەمیشەش پلانەکانی بۆ باشترکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانە. بزانین ئەم پێشمەرگەیە خەباتەکەی لە شاخەوە چۆن گەیاندوتە فەڕەنسا و بەردەوامە و بە چ شێوەیەک گۆڕاوە ژیانی. السهرة القومية الكردية في بودقة الأمة العربية. يعني بيت ملتي كرد بيت حلوندن نوف أمة عربية وبيت ملتي كرد نمي. بس طولة حبتي بينجي بشتي نكتوش ورشو إيلوني إكساد. فيدي جني هني دست بيتي حق دوقوا هيدي في شمال. دست بيتي تخطيطك زونون ملتي كرد نهي. شاخەکانی کوردستانی بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنی سەرسەختی کورد هەڵبژارد. لە خولی ڕۆشنبیری پێگەیاندنی پێشمەرگەوە لە ناو ئەو شاخ و بەردانەدا زوبێر مایی کادری سیاسی و پێشمەرگەی شۆڕشی گوڵان درێژەی بە خەباتی سیاسی ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستاندا. دواتر ڕووی لە وڵاتی فەڕەنسا کرد و لە شاری ئالبی نیشتەجێ بوو. ژیە من 21 ساڵ بوو وەختی ئەس چووین بوویمە پێشمەرگەل ڕێزی شۆڕەشە 26 گوڵانە پیرۆز حتا ئەنفالێت هەشتێ و هەشتێ شوێری چۆن بەرەف تورکیا
و گل خیزان خوال سال 1991 من رسیه هاتین فرانساش کمپو مردینه پشتی 3 سال کمپو مردینه ماین که ام فالکریه تشتی و هشتی بوین الویری گرینگی ها ایکی چی بو زاروکت خواهدان کین مزن کین پرورده کین نیشا بدین کانه ام کینه و شکیر هاتینه و چینه بله ام کردینه ام کردستانینه ام انفال کرینه ام خدان دوزه کار رواینه زورداریه که مازن یان مهاتیه کرنه بتین خوشبینه کن یا دوی ام خدان که این چونکی توی گره دو تو ملوانیانه که ایده خندقی یا سیوش همیا گرنگتر او دوزا کردی پیام خواه زورداریار مهاتی کرنه بگهینینه ملت فرانسی لە ماوەیەکی کەمدا چەندین پلانی داهاتووی سەرکەوتوانە بە ئەنجام گەیاند. ساڵی 2002 لەگەڵ خێزانەکەیدا ئەم سوپەرمارکێتە لە شاری ئالبی دەکەنەوە. ئەو بەردەوام لە خەمی کوردستاندایە و دەڵێت کوردستان خاوەنی زەوی بەپیتە و خۆر و کەشێکی لەباری بۆ بەرهەمێنان هەیە و داوا لە بەرهەمێنەر و جوتیاری کوورد دەکات برەو بە بەرهەمەکانیان بدەن و هەناردەی دەرەوەی وڵاتی بکەن. ئەڤرو بازار جیهان دنیا بچیک بویه مادت همی ولاتایت تیدا مجی دوست و حوال و برادر گله که تین دهن گله حش کرداد کن دوستیت کرداند وین چطشت خارنه هوا هیا یه کردستانی سپیسیالیتا کرده ای امجی تحینا آمدیه ما هی ام نشاد دایم صرف بلندی و افرو که افتحینا تیتا کرینش لای فرانسیا و اوروپیا و تحينا كابوشا كاليتا كابوشا تشتكي ركوبيكا لو دخازا من السرمایه‌دار و بازرگان کردستان او که دیف کالیتا کا اوروپی چه کن روزانه ما برهمی نیب و مدرست کن زوبێر مایی سەرۆکی کۆمەڵەی دۆستایەتی کوردی فەڕەنسیە و چەندین جار لەگەڵ کەسانی شارەزا و بزنسمان سەردانی کوردستانی کردووە و لە هەوڵی پەیوەندی پتەوی ئابووری نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستانە. من بواجب سەرخوا دیت که ئەس زوی فێری فەڕەنسی ببم و زی بچمان ناوی ژڤاکیدا و زیوی دەنگی بگەهێنمە دوورمەندورێت خوا و ji bo vê jî li sala 1997 me komela dostayetiya Fransî Kurdî çêkir ji mareka Fransiya hatin gelme û me çend çalakî kirin û çend cara mirovên fehma û baş înan û amade kirin û ser Kurdistanê axiftin û şinûnenetiya hikûmeta Kurdistanê kesanê diyêt berkeftî û dîsan em şiyayên heta xanima Daniel Mitterrand 2001 bînînevî bajêrî پیروز باید بکیم هلکفتنا 10 سالی که عمل فیری. حکومت هرم کردستان داخواست که جرخانه که آبوری درست کرد. اجی جاره کدی سووره و برو منت خواه دیف سنگو خواه آماده ما به همی هاری کاریا پشکداری وی پروسیسه داب کم چونکی حتی ام آسایا خوراکی ولات خواه به جهنه کین به هەوجاناکەت ئەم چه هزرا سەربەخۆیەکە سیاسی بکەین. لە پێشمەرگایەتی و خەبات لەسەر چیاکانی کوردستانەوە بۆ فەڕەنسا و هێنانەدی ئاوات و پلانەکانی چەندین پلانی تری لە بەرژەوەندی هەرێمی کوردستان لە خەیاڵدایە و بەردەوام کاریان بۆ دەکات. سامان سابونچی، کوردستان 24، ئالبی، فەڕەنسا. جایتر کەس نازانێت چارەنووسە ئەمەد بۆ ڕێکەخە یاخود خەون و خەیاڵەکانی خۆتە یان بیرکردنەوەکانی خۆتە بەرەو ئەو گیانەی دیکە تەبات گرنگەوەیە ساغ و تەندروست باش بین گرنگەوەیەکە هیچ کات لە هیچ هەوڵێک نەوەستین ئەگەر چارەنووسیشمان بە شێوەیەک بێکە لە ئاست بیرکردنەوە و خەون و خەیاڵەکانی ئێمەیانە بێت. بەیانی 24م پێشکەشکردن هەمیشە لە خۆشیان بمێنن ماڵاوە.